داهێنانێک کە هیچ کەس ئاوات بە بینینی ناخوازێت، داهێنانێک کە هەمووان دەیانەوێت لێی دوور بن و هیچ کات لەسەری دانەنیشن، داهێنانێک کە لەلای هەندێک پێویستیەکی مرۆڤایەتیە و دەبێت بوونی هەبێت. کورسی لە سێدارەدان، کورسیە بقوشەکە، کورسی کارەبایی یەکێکە لە بەناوبانگترین ئەو شێوازانەی کە بۆ ئەنجامدانی بڕیاری لە سێدارەدان دادەنرێت. لە ڕێگەی شەپۆلێکی کارەباییەوە کاری پێدەکرێت. ئەم ڕێگەیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر باوە. تاوانبارەکە بە کورسیە کارەباییەکەوە دەبەسترێتەوە، پاشان کارەبای لێدەدرێت بۆ جێبەجێکردنی سزاکەی. ئەم کورسیە بەو شێوەیە دروستکراوە کە دەست بەجێ کەسەکە گیان لە دەست دەدات، چونکە لە یەکەمین شەپۆلی کارەباییدا مێشکی لە کار دەکەوێت. لە ئێستادا ئەم کورسیە لە چەند ویلایەتێکی ئەمریکا بەکاردەهێنرێت. ڕێگەیەکی ئارەزوومەندانەیە. تاوانبار خۆی دیاری دەکات کە دەیەوێت بە بەکارهێنانی کورسی کارەبایی بمرێت یاخود بە دەرزی ژەهراوی. بۆ یەکەمین جارم کورسیە کارەباییە لە ساڵی 1924 لە فلیپین بەکارهێنراوە. دواتر لە ساڵی 1976 بەکارهێنانی قەدەغە کراوە، بەڵام لەم نێوەندەدا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ماوەی چەندین سەدە ئەم کورسیە کاری پێکراوە. لە کۆندا لە ئەمریکا لە ساڵی 1880 سزای لە سێدارەدان لە ڕێگەی خنکانەوە بوو. ئەوەش ئازارێکی زۆری بە تاوانبارەکە دەگەیاند و کاتێکی زۆری دەویست هەتاکو بمرێت. دواتر لەلایەن پزیشکێکەوە بە ناوی ئەلفرێد بی سۆسیوک بیرۆکەی دروستکردنی ئەم کورسیەی بۆ دێت. ئەویش لە دوایەوەی کەسێک لەسەر کورسیەکدا دەنیشێت کە کارەبای لەسرە، کەسەکە دەست بەجێ گیان لە دەست دەدات. ئەوەش وای کرد کە ئەلفرێد دەست بکات بە جێبەجێکردنی بیرۆکەکەی. لە ساڵی 1886 بیرۆکەکەی زیاتر پەرەی پێدەدرێت. لەلایەن نیویۆرکەوە ڕیژنەیەکی یاسایی بۆ پێک دێنرێت سەبارەت بەو باسە، بەڵام کۆسپێکی گەورە دێتە بەردەمیان، چونکە لەو سەردەمەدا ناکۆکیەکی گەورە لە نێوان هەردوو کۆمپانیایی ئادیسۆن و ویستنگ هاوسدا هەبوو. ئەوەش وای کرد کە ململانەیەکی زۆریان هەبێت، بەڵام سەرنجام ئادیسۆن دەتوانێت گرەوەکە بباتەوە، دەست بە دروستکردنی ئەو کورسیە بکات. ئەمەش لە دوایەوەی ئادیسۆن توانی ئەوە بسەلمێنێت کە کەسەکە بە یەکەمین شەپۆلی کارەبایی گیان لە دەست دەدا و دەست بەجێ دەیکوژێت. ئەوەش ناڕەزایی ویستنگ هاوسی لێکەوتەوە و دەنگۆی ئەوەیان بڵاو کردەوە کە ئەوە ڕێگەیەکی باش نییە، بەڵام لەلایەن لیژنەوە بە تەواوەتی دان بە کورسیەکەی ئەدیسۆندا دەنرێ و بەکاردەهێنرێت. ئەو کورسیەی کە تاکو ئێستاش بە ئامان شێواز بەکاردەهێنرێت بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی لە سێدارەدان. ئێستا تۆ پێم بڵێ، بەڕای تۆ داهێنانی ئەم کورسیە داهێنانێکی بەسوودە یاخود نە؟